ایران بەسەر خۆپیشاندەران ناکران ئەوەی کە ئێمە بینیمان بەرەو ڕووی خۆپیشاندەرانەوە نەکرا. ئەوەی کە ئێمە دەبینین هیچ هێزێکی ئاسایش و پۆلیس لێرە بەدی ناکرێت. وریا جگە لە کادرانی پارتیکە چەکیان پێ هیچ خەڵکی دیکە چەکیان پێ یان نا؟ ئەوەی کە ئێمە بینیمان لە نێو خۆپیشاندانەکاندا هیچ کەسێک نییە چەکی پێ بێت. ئەوە کە دەبیستن دەنگی تەقەیەکی تر بوو کەسێکمان نەبینی کە چەکی پێ بێت، بەڵام ئەوەی کە پێشتر هەبوو لە نێو خۆپیشاندانەکەی سەی سادقا ئاسایش و پۆلیسەکان لە نێو خۆپیشاندانەکاندا بوون بربەستێکیان دروست کردبوو، بەڵام ئێستا ئەو بربەستە نەماوە، تەنها ئەوەیە خۆپیشاندەران لەگەڵ ئەندامان و لیژنەی ناوچەی پارتی دموکراتی کوردستان ڕوبەڕووی یەک بوونەتەوە کە پێش ئەم تەقانە بەبەرد ڕوبەڕووی یەکتری هەبوونەوە، بەڵام لە ئێستادا وەک خۆتان بینیتان بە تەقا کاکرا بەسەر خۆپیشاندەراندا ڕوبەڕووی یەکتری بوونەوە و خۆپیشاندارەکان کەمێک پێش ئێستا چۆ ئەو ناوەیان چۆڵ کرد کە پێشتر دەیان بوو وەک ڕاستی بڵێ پۆلیسی چالاکە مەدەنیەکان بە ئەمری حیزبەکان نایڵن خۆپیشاندەران بڵاو وا دیارە کادیرانی بله تماشابانی جواب سادیاری کو ریگریله تیمای نارتیات کریم کو بله بله لا سيصادق كرجليا كان لا جواسيا ومال كردني أو رجعوني كأو بلا ويدي بينن كرجلي كنا لتيمي نارتيا ويننا كبينيتان كبامنير نارتيا وبقاسنوي خوفش عندنا كان و لاستادا كبينيتان رجلي لتيمي نارتي كراكا خۆپیشاندانەکە بگوازێتەوە البته نازانی جاری کە کێناوانەی ڕێگریان کردووە بەڵام کۆمەڵی کەسن کە چەکیان پێ ڕێگریان لە تیمێ نارتی کرد کە ڕووداوەکەم بگوازنەوە البته ئەوەی بینیتان کە لە بەردەم ناوچەی پارتی لەوێ کە ژمارێک لە هاوڵاتیان کۆبووبوونەوە لە ئەمانکاتدا هەندێک لە کادرانی پارتی لەوێ کە تەقیان بە سەر خۆپیشاندەراندا کرد بۆ بەڵاوپێکردنی خۆپیشاندەران هەوڵەدەین